چەندین ساڵە ئەم بۆمبانەی لای خۆی پاراستووە. وەستا جەبار دەڵێت پاشەوەی گەڕاوەتەوە هەڵەبجە و شارەکە ئاوادان کراوەتەوە زیاد لە 100 بۆمبی کاتی کیمیایەکەی لای خۆی هەڵگرتووە. ئەویش بەمبەستی ئەرشیفکردنی تاوەک بەڵگەیەک بمێنێتەوە. من لە سەرەتاوە توانم بڵێم تەنها کەس بووم توانم بڵێم ئالەم گولە تۆپانە سەدانەیەکم کۆ کردبووە، بەڵام مخابن لە شوێنەکەمە شوێن و مەکانەکات تانە و توانجی زۆریان لێدام بە بۆنەی ئەوەی کە گولەی کیمیاییە زەرەری هەیە نەتەقیوەتەوە زۆر لەو بابەتانم هەبوو، بەڵام لە بێشوێنیە هەندێکیانم فەوتان یامە بەردەست مەجموعەیە خەڵک، بەڵام ئیتر تا حەدێک توانیم ئەم پارچە ئەرزە بکڕمەوە و احتیفاز بەم پارچانەوە بکەم ئەوەی کەماومە هەر یاساش بە خۆی خزمەتەکە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە کاتی کیمیایی بارانکردنی هەڵەبجە زیاتر لە 400 بۆمبی وێرانکرد بەکارهێنراوە. وەستا جەباری ژمارەیەک لە بۆمبانەی پێشکەش بۆ مۆنومنتی شەیدانی هەڵەبجە کرد وەک بەڵگە و دۆکومنتێکتا لە مۆزەخانەی مۆنومنتەکە بە پارێزراوی بمێنێتەوە. کەین لێرەشۆ پەیام دەنێرین بۆ هەموو هەوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان هەر کەسێک هەر بابەتێکی سەربازی لایە کە تایبەت و بە چێوەرانی هەڵەبجە سوپاسی دەکەین ئەگەر گەوری بنونی پێشکەشی مۆنومنتی هەڵەبجەی بکات، چونکە تاکە شوێنێکە حەقا نمایشی ئەو بابەتیان تێداکرد مۆنومنتی هەڵەبجەی ئەگەر لە ماڵەکانە ئەمانە بمێنەوە تەنها یادگاریی تاکن، بەڵام ناو مۆنومنتی هەڵەبجە لە ڕاستی ئابنەوە یادگاری گشتی و دۆکومنتێکی فەرمین خەڵکانی ئەوروپی و ئەجنەبی دێن دایان بینی لە ڕاستیە سەلمێنەری ئەوەیە کە ئەم شارە بۆ مەوی چێواران بۆمباران کراوە. گەرچی هەڵەبجە بە غازی کیمیایی بۆمباران کرا، بەڵام بەدەیان بۆمبی وێرانکردش لە ئاسمانی هەڵبجە بەردرانەوە. تا ئێستاش شوێنەواری وێرانەیی بە شارەکەەوە دیارە. بە پێی زانێرەکانی پەیام چەند بۆمبێکی نەتەقیوی کیمیاییش لە ژێر زەمینی چەند ماڵێک ماوەتەوە و تا ئێستا هەڵنەگیراونەتەوە. سامە فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.